بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. سلام و رحمة و بركتي خوي گەورە بڕژێ بەسەر ئێوەی ئازیز و خۆشەویستە ئازیزەکانم. لاڵقەیەکی نوێی بەرنامەی شیرینچال لە کەناڵی ئاسمانی پەیام جارێکی تر لە زنجیرەکانی بەهەشتی نێو ماڵەکانمان بە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. ئومێدوارم ئەمەڵقانە کاریگەریەکی باشی لەسەر من و لەسەر ئێوەی ئازیز و خۆشەویست و لەسەر هەموو ئەو خێزانانەی کە سەیری ئەم بەرنامانەکەن ببێت. فەرموون ئەڵقەی ئەم جارەمان. یەکێک لەو دروشمە گەورانەی لە حەجا جێبەجێەکەین سەفا و مەروەیە، ڕاکردنە لە بینی سەفا و مەروە. دێ ئەوە ڕۆشتنی هاجرە خاتوونە بە دوای شتێک، خواردنێک، ئاوێک، ڕاکردنە لە حەیبەتا بۆ مناڵەکەی، کەواتە پەرۆشی ئینسانە بۆ مناڵ، پەرۆشی دایکێکە بەرامبەر بە مناڵەکەی. لەبەرەوە لە سەفا و مەروایە زەڕورە ئێمە دایکی خۆمانمان بیر بکەوێتەوە، دوعای خێر لەو شوێنە بۆ دایکمان بکەین، چونکە دایکێک ئەم هەڵوێستە جوانەی نوان کە 7 جار لە بینی سەفا و مەروە ڕای کرد و ئێستا بۆتە شیعاری حەج. خوای گەورە ئەو قودسیەتەی بەو مەکانەتە جوانەیەوە، بەو شوێنە جوانەیەوە کە ئافرەتێ لە هەوڵ و ماندووبوونی پەیداکردنی لوقمەیەک، ئاوێک، شتێک، ژیانێ قەرەباڵغیە بۆ مناڵەکەیەتی. چەند جوانە پارێزگاری لە خێزانەوە بکەین، چەند جوانە ئاوا لە شیعارە ئیمانی و دینیەکانمان تێ بکەین. کە وەختی هاجرە خاتون گوێی لە دەنگی مناڵەکەیە بێ ئەگری، خۆی ئەوە بۆ خۆی ئەو گریانە بوو بە شیعاری حەج، کە بەهۆی ئەوە ڕایە کرد. ڕایە کردە سەر سەفا، لەوێ گەڕایەوە بۆ مەروە، گەڕایەوە بۆ لای مناڵەکەی کە گوێی لێ بووە، گری یەکسەر ڕایە کردەوە. ئەو 7 جارە بوو بە هاتوچۆی سەفا و مەروەی عەمرەیش و حەجی ئێمەش. ئاوی زەمزەم بە ئەمری خوا کە حەزرەتی جوبرەئیل بە باڵەکانی کێشای بەو شوێنەیە و ئاوەکە هەڵقوڵاب بۆ مناڵێک بوو کە مناڵی هاجرە خاتوونەکە تینوێتی. ڕەحمێکی خوایە بۆ ئەو بۆ هەموو بەرەی بەشەریکەوە ختێک لەو ئاوە مبارەکە ئەخواتەوە. دوعای حەزرەتی ئیبراهیمە، دوعای خێزانێکە کە خوایە من خێزانێکم لەو شوێنە وشکەیە جێهێڵاوە، کە ئەفەرمێت ربنا إني أسكنت من ذريتي بواد غير ذي زرع عند بيتك المحرم ربنا ليقيموا الصلاة. خوايا أو ماڵو مناڵم من لەوێ جێهێڵاوە، ئەو ژنەم لەگەڵ مناڵەکەمان لەوێ جێهێڵاوە بۆ ئەوەی نوێژ ئەنجام بدرێ لێوە. لیوقیموا الصلاة، تا ئەوان نوێژ بکەن. خستومنەتە بەردەم خەتەرێتێکی زۆر زۆر گەورە، برسێتی، نەبوونی، خراپەکار لەو ڕێگەوە بڕۆ، ئافرەتێکی گەنج لەگەڵ مناڵەکە دانیشتووە. خوایە بۆچی لیوقیموا الصلاة، تا نوێژ بکەن. یعنی ئەبێ ژیانمان بخەینە مەترسیوە لە پێناوی نوێژە، خەومان بخەینە مەترسی لە پێناوی نوێژە، ئیسراحەتمان کەم بکەینەوە لە پێناوی نوێژە، وەزیفەی یەکەممان بریتی بێ لە نوێژ. ئەمە ئەمرە قورئانەکەیە کە خوای گەورە لەسەر زمانی حەزرەتی ئیبراهیم بە ئێمە ئەڵێت تا لی تێ بکەین. لیوقیموا الصلاة لەکوێ؟ طبعا لە ماڵی خوا، لەسەر بەرماڵەکەی خۆت. لیوقیموا الصلاة فاجعل أفئدة من الناس. خوای دڵی خەڵکی کە من کێشی ئەم شوێنە بکە وەڕزقی ئەو خەڵکەش بکە لێرایە من الثمرات لعلهم يشكرون، تاوەکو شکری تۆ بکەن، تاوەکو ناشکری تۆ نەکەن. ئایا خەڵکی وڵاتە ئێستا شکری خواکە لەسەر ئەو هەموو نیعمەتەی کە وڵاتی حیجازیا ئێستا پێوترێ سعودیە بە بۆنی ئالی سعودۆ، کە خوا ئەو نیعمەتە گەورەی حەج و ئەو شوێنە پیرۆزانی بۆوان بەخشیوە، بەوەی کە پشتگیری لە برا موسڵمانەکانیان بکەن، بەوەی خەڵک چاوی لە مەکە و لە مەدینە و لەو شوێنە پیرۆزەیە تا دیفاع لە قودسیەت و پارێزگاری لە شەرەف و ئابڕوو
خوێنی مسلمانانی سەر ئەرز بکە بەداخەوە کە حاکمەکانیان بەکرێگیرا و هیچ تیا بەسە نەبوون. ئەنا ئەبوایە بەڕاستی ئەو زەویە ئەو شوێنە ببوایە بە شوێنی پارێزگاریکردن لە میساقی میلەتان، لە خوێن و ماڵی مسلمانان و ئینسان بەگشتی. ئەزانن دەرگاکانی ئاسمان هەر هەمووی ئەکرێتەوە بەهۆی دوعای باوکێکەوە کە لەم ئاەتە مبارەکە هاتووە کە خوایە دڵی خەڵک کە منکێشە بۆ ئێرە، خوایە منە و مناڵانم لەوێجی هێڵاوە، هاجرە خاتون و ئیسماعیلی کوڕە بچکۆلم لەوێجی هێڵاوە، خوایە شتێکیان بۆ بنێرە. خوای گەورە ئاسمانەکان حەو ئاسمانەکرێتەوە، حەزرەتی جوبرئیل لێتە خوارەوە بە باڵی مبارەکی ئەکێشێ بەو زەویە ئاوێ کەڵقڵێ هەتا ئێستەش و تا ڕۆژی قیامەتیش زەمزەم کۆتایی پێنایەت، چونکە بەرەکەتی مەلائیکەت و دوعای حەزرەتی ئیبراهیم و گیرابوونی دوعایەک لایەن ڕەب العالەمینەوە لەو شوێنە ناسڵ بووە. بەرەکەتی وڵاتە ئەوەیە چونکە باڵی مەلائیکەیەک لەگەڵ شوێن پێی مناڵێک کە ئەبێتە پێغەمبەر کە حەزرەتی ئیسماعیلە ئەبێتە زەمزەم، باڵی مەلایکەیەک شوێن پێی حەزرەتی ئیسماعیل ڕاکردن و هەوڵ و ماندووبوونی هاجر دوعای باوکێک کە حەزرەتی ئیبراهیمە ئەبێتە ئاوی زەمزەم بۆیە مبارەکە. لەبەرەوە بابزانین دوعای باوکێک کە باوکایەتیەکات، باوکێک کە پەرۆشی مناڵەکانێتی دوعاکەی قبوڵە. ئەم ئاەتە ئەو ئاماژەشی تایە کە دوعای باوکەکان دوعای دایکان زۆر مەقبولە، زۆر گەورەیە با دوعای خێرتان بۆ بکەن و دوعای شەڕتان لێ نەکەن. هەم دیسان قورئان باسی حەزرەتی ئیبراهیم و ئەو خێزانە جوانەمان بۆ کە قوربانیکردن هەر لە خێزانێکەوە پیا بووە. ئێمە ئەو گۆشتی کە ئیبەخشینەوە هەزاران و ملیۆنەها و ملیارەها ئینسان لە قوربانیە خوات و لەمە دوش هەروە بێت و لەمە پێشیش خواردوێتی. لەو خێرە گەورەیە حەزرەتی ئیبراهیم لە ناو خێزانەکان قوربانیان داهێنا بە ئەمری خوای گەورە، کە خوای گەورە فەرمێت لە خەوێکە لە ئاماژەیەکە بە حەزرەتی ئیبراهیمە فەرمێت، یعنی پێغەمبەران ئەوەنە مطیعی خوا بوون بە ئاەتێکی قورئان، بە ئاەتێکی خوایی بۆ حەزرەتی لە صحفا بۆ حەزرەتی ئیبراهیم نهاتە خوارەوە کە ئیبراهیم کوڕەکەی خۆ سەربڕا بە خەوێک بە ئاماژەیە، یعنی ئەوان تەنانەت ئاماژەکان تەنانەت خەوەکانیش بە ئەمرێکی خوایی یەکسەر وەریەگرن و ئەمری خواش بووە. لی تێگەن کە ئەمرەکە جێبەجێ بکەن ئەی خێزانە مبارەکەکەی ئیبراهیم، ئەی ئەو خێزانی کە پێکاتوە لە ئیبراهیم و هاجرە خاتون و ئیسماعیل و هەروەها سارە خاتون. خوای گەورە ئەمرت پێکات کە ئەم کوڕە شیرینەی کە هاتە دوای پیرێکی زۆر ئەم مناڵەت بووە، دوای تەمەنێکی زۆر ئەم مناڵانت بۆ ئیسحاق و ئیسماعیلت بووە، دی ئیسماعیلیان سەربڕا. یا بنەیە ئینی ئەرا فی المەنام ئەنی ئەذبحک فانظر ماذا ترى. ئەی تۆ چیڵی کوڕی خۆم، ئێخۆ تۆ دەست بژێری خۆمی پەروەردەی خۆمی، بەڵام ئەگەر تۆش ڕازی نەبێ و کارە ناکەم ئەبێت تۆ بکەم بە قوربانی لە پێناوی خوایە بە ئەمری خوا. خۆ ئیسماعیل کوڕێکە زۆر گۆرەیاڵە، باوکی ڕانەهاتووە کوڕەکەی پێی بڵێ نا شتیوان ناکەم، پەروەردەیەکی نەکردووە لە بەرامبەر باوکیان ڕاست بێتەوە بەگوێی نەکات، بێ ئەدەبی بەرامبەر بکات. بەڵام قورئان باسێکی زۆر ورد و دەقیقمان بۆ کات کە ئاگاتان لێ بێت مناڵەکانتان شەخسیەت و کەرامەت و ئینسانیەتیان تایە، ڕێزیان هەیە، کچ بن یان کوڕ بیپارێزن، پرسیان پێ بکەن فانظر ماذا ترى. ئەی تۆڵی چی؟ مناڵی گوێڕایەڵی ڕاساڵ یا ئەبەت افعل ما تؤمر ستجدني إن شاء الله من الصابرين. ئەی باوکام، خوا چ ئەمرێکی پێکردووی، چۆنی ئەمر پێکردووی، من مطیعی تۆم، مطیعی ئەمری خوام، چۆنە فەرمووی من بەو جۆراکەم. سەیری ئەم بنەما جوانانەی خێزان بە ئاوا سەیری قورئان بکەین و ئاوا لەم بنەما جوانانە تێبگەین و ئاواش جێبەجێیان بکەین لە ناو خێزانەکانمانە. لەبەرەوە ئامانج لەم بەرنامەی ئێمە ئازانم پەیوەندی نێوان کوڕ و باوک، کوڕ و دایک، کچ و دایک و کچ و باوکە چۆن بیپارێزین، باوکەکان چۆن بن و مناڵەکانیش چۆن بن. زۆر زەڕورە ئەم بەرنامانە زۆر بەجددی سەیریان بکەن، بیریان لێ بکەنەوە، مامەڵەی پێوە بکەن، بیکەنە بنەمای خۆشەویستی ناو خێزانەکان ئینشاء الله. ئەو تا تەنانە لە نوێژەکانیشمانە ئازانم ئێمە باسی ئالی محەممەد و ئالی ئیبراهیمەکەین، یعنی بنەماڵەی حەزرەتی ئیبراهیم، بنەماڵەی حەزرەتی محەممەد المستەفا، نەوەکانیان بۆ چونکە باسی خێزانە. اللهم صل على محمد
وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. لناو نوێژە بەشێک لە باسەکانی خێزان و پارێزگاری کردنی لە خێزان هی دوو عایلەی زۆر مبارەک، هی دوو بنەماڵی زۆر پیرۆز و مبارەک کە بنەماڵەی حەزرەتی ئیبراهیمەوە حەزرەتی محەممەد المستەفای صلی الله عليه وسلم، تا بزانین ئێمە ئەم بنەمایانە چۆن نەپارێزین، خێزان چۆن نەپارێزین. بەخیابی ئیمانە ئەم خەڵکە ژیانی ئالیە تاڵبووە. ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا. پشتمان کردوتە ئەو قورئانە ئەو ژیانە بۆیە ئەوە تاڵ بووە. ڕەحم لە دڵمانە نەماوە بەرامبەرێکی خوا بە شەڕ داینەوە ئیرحەموا فی الأرض یەرحەموکم من فی السەما. ئێوە لەسەر ئەرزا ڕەحم کەن بەیەک، خواش لە ئاسمانەوە ڕەحمەکا بێ. ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض. ئێمە ئەگەر شەرمکەین لە خوا و بەزەیمان بەیەکا بێتەوە هاوکاریەک بکەین و بەدەمیەکە و بچین و چاوپۆشی لێکەین، ئەگەر ئێمە غەفور بین دڵنیا بەخوا غەفارە، دڵنیا بەخوا. لەبەرەوە بەڕاستی ئێمە بەوە ماڵوێرانین، بەوە ماڵوێران ڕەحم و سۆز و عەتف لە ناڵێم نەماوە، چکم لەم نەماوە غەدرە زۆر کەم بۆتەوە. جا مامۆستای بەڕێز کاکە شێخ فاتی تۆ سیر بکە سوبحان الله، خۆی ڕەب العالەمین، خۆی ڕەب العالەمین بە فەرمودەی پێغەمبەر خۆی شوبهانەوە بە دایک ئەفەرمێ، پێغەمبەر فەرمێ خوا لە دایکتان بەڕەحمترە بۆتان. تۆ سی سوایانی دایک ئێستا دایکی ئێستا هەندێک دایک سیفەتی دایکێتی لەدەستا و ڕەحمی نییە بەرامبەر کۆڵپەکەی خۆی، دایکایەتی ناکات. ئێستا ماوەسا بڕواکە کوڕێک گوتیتی ماوەسا لە فەزلی خوا بەزیابێ ئێمە بە دەفتەر ئەڵێم یەک وەزعم باشە، هەیو دایک مەچێ سوالەکانم دایە سوال مەکە ئێمە محتاج نین بۆ سوالگەڵێ وەڵا بۆی حیتۆ بەرم باشە. ئەمە مصیبەتە، یعنی دایکێ سۆز و عەتفی نەبێ بۆ کۆرپەکەی، سۆز و عەتفی چۆن نەبێ بۆ خەڵکی تر. لەبەرەوە بۆیە ئیمامی عەلی پرسیاریان لێکە ڕەزا و ڕەحمەتی خوا لەسەر فەرمی حەزەکەی لە ڕۆژی قیامەتدا خوا حەشر کە یا دایکێ، فەرمی وەڵا حەز دەکەم خوا حەشرم کە، فەرمی بۆ؟ فەرمی لە پێغەمبەرگیانم بیستۆ فەرمیێتی خوا لە دایکتان بەڕەحمترە بۆتە وەڕەحمەتی وەسیعەت كل شەی. ڕەحمەتی من ئەمەندە زۆرە هەمووتان ئەگرێتەوە، یانی ڕەحمی خوا بێ سنوورە، سنووری نییە، حدودی نییە، ئەمەندە زۆرە. لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم. إمام عمر فرمى كم آيات بس زور ضلم خوش، قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله. إسا من زور بيم عجيبة هندي كاس خوي ببانك خوازة زاني كشي درجاي رحمتي خلا خلق داخل کاکە تۆ دەرگای ئێمە مەموری خوادین، ئێمە محامی خوانین، خوا دەرگای خۆی تۆبەی دانەخستەوە حتا خۆ لە خۆر ئاوا هەڵدێ. ڕۆژێک جم لە برادری فڵان کەس پیاوی کوشتە و چی کرد و خراپەی کرد و ئەمانە کاکە خۆ باشە ئێمە وەحشی حەزرەت حەمزەی شەهید کرد. ماوەسا ئێمە حەدیسیش بۆ خەڵک باسەکەین کە خوا یەک بەش لە ڕەحمی مطلقی بێ سنووری خوای خستوتە ئەم دنیای بەشێم هەمووەکە نەوە ئەوەی دنیاکە. ئەی باشە ئەمە ینی بێنە بەرچای خۆی ماسە ڕەنگە لە ڕۆژی قیامەتە ینی شتێ ڕوو بە ئەسڵەن بە تەسەووری بەشەریەتە نەچێ. ماوەسا بە خزمەتی فەرمودەیە گەیشتم ئەڵێ مەموری جەهەنم عەبدێ لە عەبدەکانی خوا دەوێتی بخاتە جەهەنمەوە. خواگیان فەرموو بۆ دەیخێتە جەهەنم، فەرمووی خواگیانی ئەمە هیچ عیبادەتی بۆ تۆ نەکڕە، فەرمووی خۆم گوێم لێ بۆ یەک جا فەرمووی یا حەنان و یا مەنان. ئەو ئەعترافی کردم من حەنان و مەنانم چۆن دەیخەمە جەهەنم. هي براسي زور يعني أم فرمودانا جاري واحد أما يعني توزي هش تياي لينا بوجي لبرويشكم يعني لو أنا إخوانا خاصة خلقوا أيدي بيبلا ده إخوا وكويسة بعض كذا نرجع قال لك قال إخوا كريمة قال لك إخوا كريمة بلان بري كريم به أجتوا كبرى كله لا تقنطوا من رحمة الله إلا الضالون كذل رحمتي إخوا بيبشنا إلا قمران به إلا إيماني بأخوانا بالعياذ بالله أو مشكلة شون ما وصل أما بشي خزاني ليبين يعني خزان شن بيويستي بم رحمه بزيها يعني يسمى الجاري وهي وكو جنابه تفرمي هەستناکە دایکی ئەو خۆشەویستی بۆ دەرەبڕێ هەستناکە باوکی باوکایەتیە کات چەند باوک هەیە کە باوکایەتی لە دەست داوە چەند دایک هەیە بە هەمان شێوە یعنی ئەمە چۆن بگەڕێتەوە بەناو خێزانەکان کە ڕەحم و بەزەیی بینی مناڵ و دایک و باوک و هەروەها ئەوانیش بۆ مناڵەکانیان خۆکارێکیان من وا تێ دەگەم ئەم دایکی ئێستا زۆربەی سۆری شیر نادا بە مناڵەکەی کە شیری نایە بە مناڵەکەی سوبحانەڵڵا تۆسی ناحی علمی ناحی دینی ئەم دایکە واجبە لەسەری 2 ساڵ شیر بە بۆ مناڵە وانییە هەتاوە پێغەمبەر سەڵسەڵام ئافرەت زانیە بووە تۆتە لای فەرمێتی بڕۆ 2 ساڵ شیری بەرێ
اینجا حەدەکەی لێ حەدەکەی وانە یعنی بۆی ئەو مناڵە محروم نەبێ باشە دایکە ئەم دایکە کە شیرە دابە ئەم مناڵە عەتفی زیاترە بۆ سەر دایکەکەی دایکەکە سۆزی زیاترە بۆ سەر مناڵەکە لە ناحیەی طبیەکەشەوە ئەفەرمێ ئەو دایکانی کە شیرە دە مناڵەکانیان مەمشیان لە سەرەتای مەنگ پارێزراوە باشە کەواتە ئەم سۆزە ئەگەر دایک سۆزی هەبێ بۆ ئەڵێ گەورە ئەو ڕێژە بچوو پێیتێکە ئەگەر دایک سۆزی هەبێ بۆ کۆرپەکەی باوک سۆزی هەبێ بۆ کۆرپەکەی دڵنیا بە ئەوانش ئەیان بێت بۆ ئەوان ئەویش بەچی بەوەی ئەم باوکە باوشی سۆز و بەزەیی بۆ کۆرپەکانی بکاتەوە بیان خاتە سەر دڵ و سنگیانەها پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ زەید کە زەیدی بینی مناڵەکان یاریانەکە ئەم بێناز بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو باوشی ڕەحمەتەی بۆ کردەوە وەرە باوشی پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم بۆیە ئەها پێغەمبەر صلی الله علیه وسلم چەند سۆز و عەتفی هەبوو مامۆستا تەسەورەکەی لە ماوەی ئەو عومرە پیرۆزەیە لە 25 بۆ 63 ساڵ 25 یەکەم خێزانیانی ئەوە نییە لە 25 بۆ ئەوەنە تقریبا 37 ساڵ ئەم پێغەمبەرە نەتفێکی لە ژنێکی کردەوە نەجنەیەکی پێداوە دە قسێکی عەتف و سۆزێکی ئێجگار بێ حەدی هەبووە بەرامبەریان زۆر بە بەزەی بۆ بەرامبەریان هەتا بەرەبەر بە ناحەزەکان بەرەبەر بە دوژمنەکانیش سۆزی هەبووە لەبەرەوە ئێمە ئینسان ڕەحمی تیا نەما ئیتر وەکو وایە دڵی نەما وەکو وایە مێشکی نەما چونکە لە بەشەریەتەکەوێ چۆن ئایسا ئەوانەها پێ دەڵێن مافیایە و چیۆ ئەمە بۆ لەبەرەوە ڕەحم لە دڵیان نییە بەزەی لە دڵیان نییە اینە کابرا جاری وا تۆ نەتبیست تۆ جاری وا کابرا دزیش بووە دز بوون دوانسیانە بێ کەم توێتی بە ئەم کابرا کە ڕووتی ئەنگلی بابی کوژێتی کوردت بوو بیکوژین ئەم بەزەی لە دڵ قدی قینا کە بە ئێمە پارەکەمان نسە بۆ خۆی بڕاواسی لێبێنی باشە یا تۆسی ئەو پێغەمبەرە ڕەحمەتەن للعالەمین خوا بە قۆڕای دەفەرمێ ڕەحمەتەن للعالەمین مامۆستا سوبحان الله تۆ حیوانی سەر دەبری ئەگەر حیوانی کە لەوێ بوو چقۆکە پیشانیەوە هەیە بە ئەوەی نەبێ بریشیە سەر چقۆکە ئەم پەروەردەیە ئەمە پەروەردەیە تۆ پەروەردەکە يعني نايل أبي هاتو إمام البخاري رضي الله عنه أما درسة واي بيرودك كابرا هاتو حديثي كي لا حديثي كي لي ونقول لبروي عيم بيزمانيا كنت تو الرحمة نية برامبر أم بيزمانه فيلي ليكي دروي ليكي كبتوي درو لقالوا كي معني دروش لقمناكي هاتا أم إسلامه إنسان كي تندروس بيجين إنسان كي برحم إنسان كي ببزي إنسان مهربان إنسان دي الشتاء مجاري وأهل خمانو شتى كبير يكسر ضلب الربيع بزيد بويتو إنسان أم كردستان شيريني إما خمانو صاقر الرحمة صوزي أو خلق نوا خلقي بخوال أفريقيا خرابت المالية مزجوتا بخيري خروما مكتبة بخيري خروما خاصة خانة كان بخيري خروما فقير وداما إنسان لو زستان ذاك خلق أمن وتاكر شيء وبش يكل الرحمة إخواك لدلي أو خلق بزي بخلقاته يعني خلقك إيمان إسلام واي پروردگار عليه نابي ناقنجي سفركي من رازاوة بي ودراوسيا كم نيبي شون بيغمر فرمي والله لا يؤمن والله لا يؤمن والله كي هو كي أو حريسي لسفر أوي كان رحمة سوزي نبي برام بالبدراوسيا كي ولا عذابي أمين نبي براسيه إيماني نية كواتا سوزو عطف زور مهمة إن جاء سبحان الله بشي أم سوزو إن دروسكين بالريس باحترام بيغمر صلى الله عليه وسلم يك لسيري مبارك يبزاني يك قسينا شيرين بخزانة كان يتوه نعم دائما إما ما وصل لناحية نفسية مراعاة شعورية كثير يعني مثلا بقول منا إما كرد أو اجتماع خلافة بعام تو دزاني من بشي قارسة من بشي بيتاقة بشي للدمارة كما ده نبضي تربونا كذا قريه بلام أوروبا وانية أوروبا بعكسه أوروبي ناخذ بأونايكا كالإسلامي ورقريه الإسلام توافي ركعت حتى بيغمر صلى الله عليه وسلم إما مع شري بيغمر ببي أقليتي أو خلق أكسلك الخاكي لقرآن زۆر ئاماژەی جوان زۆر ئاەتی صریح زۆر شتی گەورە دەربارەی خێزان هاتووە نمونونەکانی لەناو پێغەمبەرانە قورئان بۆمان باسەکە ئەوە تا خێزانێک پێک هاتووە لە ئادەم و حەوا باسی ئەوانمان بۆکە یعنی خێزانن باسی هاجرە خاتون و حەزرەتی ئیبراهیم سارا خاتون و حەزرەتی ئیبراهیمەکە پێغەمبەرێک چۆن لەگەڵ دوو خێزانە ئیداراکات چۆن ئەگەر زانی مشکلێ دروستە بێ لە بەینانایەکیشیان نەباتە شوێنێکتر و ئەویتران لە شوێنێکترا جێهێڵێ چۆن پارێزگاری لەوە ئەکا کە مناڵی هەردوو لایەن کە پێغەمبەر دەرچوون ئەم نەوانە بپارێزیەوە پەروەردەیان ون نەکا باسی حەزرەتی موسامان بۆکە لەگەڵ دایکیە کاتێک کە بە مناڵی باسی خوشکێکی زۆر پەرۆشی براکەی ئەکات کە خوشکی حەزرەتی موسایە دوایەکەوێت بزانێت لەکوێ ئەم حەزرەتی موسا لەنگەرەگرێت لە ماڵی فیرعەونە لەنگەرەگرێت و ئەیگرن و کە سەیرەکەن مناڵێکی جوانی خرپن زۆر نازدار طبعا دایکی لەبەرچی لەبەرەوەی فیرعەون نەیکوژێ خاتە ناو ئاوەکە و بە ئەمرێکی خوایی کە ئیحاء و وحیێکی خواییە بۆ ناو دڵی دایکی حەزرەتی موسا
دایکەکەی جێبەجێکات خوشکەکەی دوایەکەوێ دوای ئەیگەڕێتەوە بۆ دایکی چۆن تۆکمەی ئەم خێزانە باسەکە لە قورئانە باسی حەزرەتی موسا باسی حەزرەتی عیسا کە بەبێ باوک لە دایک بوو بەس دایکێکی زۆر گەورەکە چەندین ساڵی دوور و درێژ لە میحرابە دانیشت و عیبادەتی کردووە ئەم دایکە خۆی گەورە ئەیکاتە دایک و ئەیکاتە باوکیش بۆ حەزرەتی عیسا عیسایەک پەروەردەیەکە یەکێکە لە پێغەمبەرانی ئولول العەزم باسی باوک و کوڕمان بۆ کە حەزرەتی داود و حەزرەتی ئیسماعیل کە ئەم دوانە دەسەڵاتیان هەبووە جەیشیان هەبووە وڵاتیان لە بەردەسا بووە ئینس و جین لە بەردەمی حەزرەتی سولەیمانە ئەمرەکانی ئەوی جێبەجێ کردووە بەڵام تۆکمەی ئەم خێزانە باسەکات باسی برایەتیەکی زۆر قوڵ و مانادار کە حەزرەتی موسا لەگەڵ هارونی برایەتی تەنانەت هەندێک جارەوە تا برا و برا دایک و باوک لە ناو خێزانە کێشەش دروستە بێت ئەنەوێ لە ڕیشی هارونی برای ئەرێ برا تۆ بۆ من ئەم قومی بەنی ئیسرائیل لە لای تۆ جێهێڵا کەچی تۆ فرامۆش ئەویشەڵە فرامۆشم نەکردوون بەڵام قەومەکە خۆیان لارن ینی کێشەی خێزان و قسە و باسەکان و توێژەکانی ناو ئەم خێزانە باسەکە تا بزانین کە خێزان بێکێشەش نابێت بەڵام ئەبێ ئینسانی گەورە بریتێ لەوانەی کەوا کێشەکان حەلەکەن و بەدەم کێشەکانەوە چن و ڕاناکەن لە کێشەکان باسی باوکێکە لەسەر حەق نییە کە حەزرەتی ئیبراهیم باوکی خوانەناس و بێدین بووە باوکێکە جاری وا هەیە لارە موسڵمانە و لارە باوکێکە کە پەروەردەی مناڵەکانی ناکا دایکێکە هەز بە مەسئولەتی مناڵەکانی ناکا بەڵام حەزرەتی ئیبراهیم چۆن مامەڵەیەکی جوان لەگەڵ باوکیەکە لە کاتێکا کە مشریکیش بۆ بێ باوەڕ بووە باسەکانی خیانەتی خێزانی تایە ناو قورئان ئەوە تا عەزیزی میسر دەسەڵاتداری میسر ئەو ئافرەتەی کە ویستی حەزرەتی یوسف لە خشتە ببات کە مەشهورە بە زڵێخا چۆن ئەم ئافرەتە بەڕاستی لەو ماڵەیە خیانەتی کرد لە مێردەکەی خۆی و حەزرەتی یوسفیش بەڕاستی کەسێکی داوێن پاک بوو باسی داوێن پاکی باسی خێزانێک کە ئەگەر خیانەت تایە ڕوویە تۆ چۆن مامەڵەی لەگەڵاکەی یەک چیرۆکی گەورەی قورئانی سوورەتێک کە هەمووی چیرۆکەکەی تایە کە بریتێ لە سوورەتی یوسف لە قورئانی پیرۆزە باسی برای خراپ خوشک و برای خراپ کە چۆن مامەڵەیان لەگەڵا بکەی چۆن تەحملیان بکەی ئەوە تا حەزرەتی یوسف تەحملی ئەو برایانەیەکە کەوا چەند مامەڵیان خراپ و چەندێک خراپ مامڵی ئەویشان کردووە بەڵام ئەو هەر بە چاکە و بە ئیحسان وەڵامی ئەوانیاوەتەوە باسی ئافرەتێک کە چۆن گیرۆدەیە بەدەست مێردێکی زاڵم ستەمکار یا بێدین یا خوانەناس ئاسیای ژنی فیرعون ئەوە لە قورئانە باس کراوە لە فرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاماژە بەم ئافرەتە ئیمانداراکرێ کە چۆن خۆیە پارێزێ ئیمانەکەیە پارێزێ کەواتە تۆگەل لە ئاگری دۆزەخی شابووی پێویستە لەسەرت کە ئاگری دۆزەخ ئینشاءالله کەسی تێناچێت لە ئێمە و ئیمانداری تێناچێ واتە لە ئاگری دۆزەخی دنیای شابیت کە ناڕەحەت بی بەدەست مێردێکی بێدین بەدەست ژنێکی خراپەکار یاخود ژنێکی بێدین بەڵام تۆ چۆن مامەڵەی لەگەڵاکەیت و چۆن تەحمولیەکەیت و چۆن پارێزگاری لە بنەماکانی و خێزاناکەی کە نەفەوتێت چونکە کۆمەڵی مناڵت هەیە لە ڕووی زانستیەوە زمانی شیرین و تەعاملی گونجاو و هەڵس و کەوتی ڕێک و پێک و هاوسەنگ و هەروەها دەستهێنان بەسەری منداڵ و ماچکردنی و لە ئامێزگرتن و باوەش پیاکردنی و گرنگی پێدانی و هەموو ئەم شتانە ئەکەوێتە یەک زمنەوە یەک پرۆسەوە کە پێی وترێت بە کۆمەڵایەتی بوون بە ئینگلیزیەکەی سۆشیالیزیشن بە عەرەبی تەنشیە الیجتیماعیە بە کوردی بە کۆمەڵایەتی بوون یان گەشە پێدانی کۆمەڵایەتی ئەم حاڵەتە ئەتوانین بڵێن 6 دەستگای هەیە ئەم پرۆسەیە دەستگای یەکەمیان پێی وترێت خێزان کە لە دایک و باوک و خوشک و براپێکدە لە ڕووی زانستیەوە ئەگەر هەمویان کامڵ بن تەمان هەیە باوکی نییە هەیە دایکی نییە هەیە برای نییە هەیە خوشکی نییە هەیە هەمویانی هەیە هەر خۆیەتی هەیە والحاصل بەم شێوانە هەیە بەڵام لە ڕووی زانستیەوە ئەگەر ئیمکانی ببێت هەمویان ببن یەکەمین قوتابخانە و یەکەمین پرۆسەیە لە بە کۆمەڵایەتیکردنی ئەو مناڵی کە تازە لە دایکە بێت تۆوێک لە درەختێک وەرەگرین ئەیبین ئەینێژین یاخود بە ڕێگەی موتور بەکردن یان بە هەر جۆرێکی تر ئەمانەوێت دووبارە لەو درەختە بنیاد بین هەموو خەسڵەتەکان لە ڕێگەی ئەو تۆ یا لە ڕێگەی ئەو موتور بەکردنەوە نەقەڵە بێت ماعەدا ئینسان نەبێ ئینسان کاتێک لە دایکە بێت ئینسان نییە ئەبێ بە پرۆسەی بە کۆمەڵایەتی بوونا بڕوە ئینجا ئەبێتە ئینسان بیخەرە جەنگەڵێکەوە ئەتوانی بڵێ وەکوی کە خۆی گەورە فەرمێ کەل ئەنعامی بەل هوم ئەضەل لە ئاژەڵەکانی تریش خراپتر و دڕندەتر دەرەچێت بڕوا لەگەڵ کۆمەڵێ دز و چەتا گەورە بێت و لەگەڵیانە بژی هیچ سبەینێ ناتوانانی لێکی جاکێتەوە لەگەڵ دز و چەتەکانە بە هەمان شێوە لەگەڵ پیا و کوژ و خراپەکار و ئەمانە دیسان عینەشل لەگەڵ شێر و دڕندەکانە بژی بە هەمان شێوە یعنی ئەو پرۆسی بە کۆمەڵایەتی بوونە پەروەردەکردنە وای لێ ئەکات مرۆڤ دەرچێت بێ بە مرۆڤ کە یەکەمین
دەستگاش لە بنیادی کۆمەلگا بریتە لە خێزان کە ڕۆڵی سەرەکی هەیە لەوەی کە ئەم بوونەوەرە کە تازە لەدایک بووە ئەم منداڵە بیکاتە مرۆڤ. دوای ئەو مزگەوتمان هەیە، نزیکەکانمان هەیە، ئەقران هاوڕێ و ڕەفیق و دۆست و برادەر. اینجا خوێندنگا و قوتابخانەمان هەیە، هەموو مەداریسەکان بە شێوەیەکی گشتی هەموو دێر و کەنیسە و ئەوانەی کە ئەتوانن لە ڕووی دینیەوە پێ بگەێنن لە کۆمەلگای خۆمانە وەکو ئێمەی مسلمان. مزگەوتەکان ڕۆڵێکی زۆر سەرەکیانەیە، حوجرەکان ڕۆڵی سەرەکیان هەبووە لە مودەیەکی زۆر دوور درێژە لە کوردستاندا. و دوای ئەوە ئەتوانین بڵێن کۆمەلگا یەکێکتر لە دەستگاکان. و اینجا هۆکارەکانی ڕاگەیاندن کە ئێستا زۆر کاریگەریان هەیە. و ئەم کۆمەڵە دەستگایەکە بە هەمویانەوە تقریبان 6 دەستگان ئەتوانین بڵێن ئەم مناڵە لەم بوونەوەرە سەیرەوە ئەکەن بە مرۆڤێک کە بتوانێت ئامادە باشی تیابێت بۆ ژیان. اینجا لەم ڕۆوە چەندە بە زمانی عاتیفە لەگەڵیدا هەڵس و کەوت دەکەن، چەندە زمانی سۆز و گوڵ لەگەڵ ئەم مناڵە بەکارێن. ئەمەندە ئەم مرۆڤە میهرەبانە بێت، ئەمەندە ئەم مرۆڤە ئەهوەنە بێ، ئارامە بێ. چەندش ئەم مناڵە پاشماوەی جەنگە، تەق و تۆق هەیە بە دەوریا، حیزب و خەڵکی خراپ هەیە بە دەوریا، مەسلحەت چی هەیە بە دەوریا، دڕندە هەیە بە دەوریا. ئەم مناڵە ئەوەندە متوربەی ئەوانە ئەکرێت، ئەوەندە لەوانەوە ئیلهام وەرەگری، ئەوەندە لەوانەوە ئەتوانین بڵێن کاریگەریە لەسێ. مامۆستا ئەحمەدی موفتیزادە بە ڕەحمەت بێ لە قسەیەکی کە ئەڵێ دایک و باوک هیچ ناکەن، یعنی هیچی پێ نەڵێن بەم مناڵە، تەنها خۆیان مرۆڤ بن، هەڵس و کەوتێکی جوانی ئینسانیانە بکەن، ئەو مناڵە خۆ بەخۆ ئەو هەڵس و کەوتە لەوانەوە وەرەگرێت. ئەو دایکانەی کە دای من مناڵ زۆرشکردنەوە لێرە ئەمەوێت تێبینیەک بدەم، من لەگەڵ ئەوەیان مناڵ تەئدیب بکرێ، یعنی سنووری خۆی بۆ دابنرێ، کامە ڕاستە کامە هەڵەیە، تەعاان بەپەی تەمەنەکەی بە تایبەتی دوای 6 ساڵ کە زیاتر لە عورف و عادەت و عیبە و ئەمانە تێئەگا، پێش 6 ساڵ کەمتر لەم شتانە تێگایە تێناگا، ئەبێ ئەم سنوورانەی بۆ دیاری بکرێ، ئەمە ئەبێ و ئەمە نابێ. بەڵام بەردەوام شکاندنەوە، بەردەوام عیبە و بەردەوام ڕخلێکردنەوە، بەردەوام بە کەمزانینی مناڵ ئەسەرە نەفسیەکانی کە بێتە هەرزەکار زۆر بە قایمی دەرەکەوێت. یەکێک لەو ئەسەرە نەفسیانەی بریتە لە ترسی کۆمەڵایەتی. لەناو کۆمەلگای شەرمەگا قسە بکە کەسێکی مەهزوزی شکاوی بێمتمانە بەخۆبووی کە چێتە ناو مەجلیسێک و 6 قسەی بۆ ناکرێت و دەمێتە تەڵاقەکە و جاری وابێتە قەلەقی جۆری ترسی کۆمەڵایەتی کە بڵێن قەلەقی کۆمەڵایەتی ئێمە. جاری وابێتە حاڵەتی کە ئابل لە داهاتوە، جاری وابێتە حاڵەتی نەخۆشیەکانی ترمان. کەواتە کاریگەرە نەرێنەکانی زۆر ئەگەر بێت و ئێمە مناڵەکەمان بەس ئەوە بێ بڵین وابکە، وادانیشە، وامەڕۆ، ئەمە وابێ. بۆی لایەنە عاتفێکە چکە لە دەماخیشە ئێمە لایەنی عاتفی شوێنی تایبەتی خۆی هەیە کە تا زیاتر ناوەڕاستی دەماخەگرێتوانێ کە بێتەوە ترێ منطقەی لیمبیک سیستم و بەیزەڵ گانگلیا ڕێک لە ناوەڕاستی دەماخایە. ئەم شوێنانە لەگەڵ پەروەردەی مناڵە کاتێککە دایکە باوەژە مناڵەکەیەکە ئەم شوێنانە زیاتر چالاگە بن. لەگەڵ چالاکبوونی ئەمایە پەیوەندیش خۆشەویستی لە بینی دایک و مناڵەکە دروستە بێت. ئەو پەیوەندی دروست بوون نەخۆشەویستی وای لێکە ئەو مناڵە هەستکە دایکی شوێنی ئەمانە، شوێنی ئارامی خۆیەتی. بۆیە وای لێدێ گەر کێشەیەشی بگەڕێتەوە بە دایکی. بۆیە لە غەڵەتەکانە سێرەکەی مناڵ زۆربەی کاتدەگەڕێتەوە لای دایکی. بیرێکێتەوە هەڵەیەکی کردووە بۆ دایکی باسەکە، دایکەکە لێرە ڕۆڵێکی زۆر میهمێ، ئایا چۆن لەم کێشێتەیەگە، ئایا کێشەکە چۆن بەڕۆڕووی بێتوانێ و چۆن هانی بدە. کەواتە ئەم پەیوەندیە گرنگە لە ڕوانگە تشی کاریەکەشیەوە هەتا فێز لە جێەکەی جسمیشەوە. هەندان وا لە ئینسانەکە ئەکا لە مێشکە تەبع بێ شێخ جەناب تەزانی ئەڵێ قسەی مناڵی وەکو وابێ لەسەر بەربی نووسیتەوانێ. لە مێشکە تەبع بێ، ئێمە بە مناڵە هانی بدەین، دێ ئینشاڵڵا زیرەکە بێ و فعلەن زیرەک بێ، سعیش بکە و هەوڵیش بدە. یان مناڵێکە لە بواری بۆنونە ئیشی دەسا لە زاکیرای باشە، تۆ قورآنی پێلەبەرەکەی یان نصوصە شەرعیەکانی پێلەبەرەکەی، یان مناڵێکە توانای و بەهرەی وێنەکێشانی هەیە، توانای هونەری هەیە، یان مناڵێکە توانای با بڵێن علاقاتی کۆمەڵایەتی و ئیداریاتی هەیە. ئەمە تۆ تەحفیزیەکەی وەکو چۆنەڵی ئەم مناڵێک لەگەڵ یا گەورە هەبێ. وەیە کاریگەریەکانی لە داهاتوو ئابینێتەوە. ینی چەندین نمونە هەیە کە لە کەسەکان، ینی من کاتی خۆی کامان خوێندەوە ئەڵێن ینی وەکو بۆ منە سودەیس یەکێکە لەوانەیە کە دایمە دایکی لە مناڵێ هانی داوم لە 5 ساڵ و 6 ساڵ وڵات تۆ بیتە کەسێکی بەتوانە و بە تایبەتی لە قورآن خوێندنەوە ئینشەڵڵا بیتە ئیمامی حەرەم. ئەمە یەکێک لە تێژجیعانەی کە سوبحان الله دوای سەرەکەی بینیتەوە لە ژیانی. یەکێکی تر لەو کاریگەرانی کە هەیە مەسەڵەن من خۆم ئەگەر ئینزباتێکم هەبێ، ینی مەزبوطیەکم هەبێ لە هەندێک ئیشا لە دەقیقەیە بەشێکی لە دایکم وتوانم بڵێم وەرم گرتووە، یعنی بە تایبەتی بۆ کاتی سعیکردن. یعنی دائما هاواری کردزانە هەستە کاتی سعیە، بە تایبەتی پێشەوەی سمەی ئەعدادیە زیاتر بە پەرۆش بووبەوە. بۆ سەرەکەی تەشجیعەکانی دایکم بۆ سعیکردن بیزات لە بواری سعیکردنە توانم بڵێم ئەو دەرەجە و ئەی کە چوبینێتە پزیشکوانە بەشێکی زۆری
ئازایەتێکا گەڕێتەوە بۆ دایکم ڕاستە دایکم سعی پێ نەکردوم قەت ناتوە سعیم پێ بکە یا قەت نات بەڵام دایمەن حرسی هەبووە ینی بەبیرم یە گەر دەرەجەکەم کەم وایە هاو بۆ مەکتەب بەلای مامۆستاکۆی ئەوی چیەتی بۆچی دەرەجەی کەمە هاتەوە مەسەڵەن ماڵ و هانیەدام تەژیعێ کردم یعنی سەرچاوەیەکی ئارامی بۆ دایمەن بۆیە الحەمدولillah من تا ئێستا شەڕ لەگەڵ دایک ماژم تەبان ینی لا یەزال لە 10 ساڵە 11 ساڵە من زەواجم کردو هەر بەیەکەوەین لەبەری کوڕی بچووکم دەبەرەوە تەمان ئەمە ئەوش کاردانەوەکە یەگرێتەوە ئازایەتەکە بۆ ئەو و بە فەزلی خوش تەبان بۆیە وەکو وتمان دایک ئەتوانێ مناڵەکەی تەوجێهکە و دایک زۆرترین کەسەکە مناڵە بینێ یا شێخ 24 ساعاتەکە گەر هەشتی لە مەکتەب بێ هەشتی خەوت بێ هەشتەکەیتی لە لای دایکێتی باوک کەمتر لە کۆمەڵگای خۆمانە دەوری هەیە و ئەتوانێ ئەو مناڵە وا لێ بکە کەسێک بێ متوانێ بەخۆ بێ و ئەوەی کە تێبینی بێ بۆ دایکان خەم و خەفەتەکانی خۆت بەسەر ئەوە مەفرۆشەرەوە دایمەن ڕاستە بێزارە بی تۆڕابی کێشەمان لەم شتانە نییە بەڵام دائیمەن یەکیشکە زوڵمی لێ کردوی تۆ زوڵمەکە بە مناڵەکەت چکە من چەندین کەیسم بۆ دێ سێرەکەم هۆکارەکە لە ئەوڵۆ لە مناڵیە دایکەکە وەکو زەلامێکی ڕقوتەق مامەڵی کردو باوک تا ڕادەیەک ڕقوتەق بێت تێ ئەگەی نەڵێنەوە ماندوو بەس دایکەکەش ڕقوتەق بێ ئیتر ئەم مناڵە نازانێ هانای بۆ چێ بەرێ یعنی من زۆر جار کەیسم بۆ هاتووە لە کاکتۆژان دایکم هەر قسەیەکەم تەریق مەگاتەوە باوک مەحسابم بۆ ناکە لە مناڵیەوە وام ئێستا کوڕێکی 18 ساڵم وەڵڵا سیقەم بەخۆم نییە لە مەجلیسێکا دانیشتم ناتوانم دوو قسە بکەم کەواتە دایک ئەتوانێت ئەم ڕۆڵە بگێڕێ یعنی وای لێ بکە کە مناڵەکە ئەوەی عاتفەی کە هێتی دەری ببڕێ بۆیە مناڵێک بەڕای من ئەگەر لە ڕووی عاتفیەوە گەشەی کردبوو بە باشی بە دڵنیاییەوە دایکی کارێکی باشی کردو لەسەر ئەو مناڵە وای لێ کردووە عاتیفەی ئەو مناڵە هەستەکانی ئەو مناڵە دەرێنەکە مناڵە هەتا ئەدەب و ئەخلاقی قسەکردن و مامەڵی ئەو مناڵە تێگەشتنی لە کێشەکانی ئەو مناڵە کاریگەری ئەو دایکەی لەسرە بۆیە یعنی چۆنەڵی لەسەری ئەمێنێتەوانەوە بەردەوامەگە بۆ داهاتوو باسی دوعایی کە حەزرەتی موسا بۆ هارونی برایەکات کە خوای جەم بە تەنها ناتوانم ئەم پەیام بگەێنم یعنی تۆ دوعا بکەی خوایە براکەم سەرکەوتوو بکە لەم ئیشە خێرەیە کە من بەیەکەوەم شەریکی بکەین آخر داواکردن لەوەی کە خوایە ئەم برایم بکەی بە پێغەمبەری خوا کە قورئانە فەرمێ باسی حەزرەتی موسا ئەو دوعای حەزرەتی موسا کە بۆ بە دوعای هەمووشمان رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي دوای ئەوە یەکسرە فەرمێت واجعل لي وزيرا من أهلي هارون أخي أشدد به أزري خوایە لە ماڵەکەی خۆما لە ناو بنە ماڵەکەی خۆما کۆمەکی پشتگیریەکەم بۆ بنێرە هارونی براشم برامە کەسێکی باشە ئیماندارە تا پشتم بگرێت و پشتم بەرنەیات و کۆمەکیم کا لەم داوە و بانگەوازەیە کە بانگەوازەکە زیاتر بەرەو پێشەوە بەرم لەبەرەوە چەند گرنگە ئێمە هەوڵ بین خێزانەکانمان هەمووی ئیماندار بێت خاوەنی ئەو مەبدە و بیر و باوەڕە ئیمانی و عەقیدە و هەروها ئەو ئیمانە قوڵە بێت کە من و تۆ هەمانە پێویستە لەسەرمان زۆر گەرم و گوڕ بین لەوەی نەهێڵین کچ و کوڕەکانمان بە ئیزنی ئەڵڵا منافق دەرچن کافر دەرچن ملحد دەرچن هەوڵ بین باشترین و تۆکمەترین ئیمانیان هەبێت باشترین ئەخلاقیان هەبێت تاوەکو ئەم خێزانە پارێزین ئەوە دوعای حەزرەتی موسایە كيمالين رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي واجعل لي وزيرا من أهلي بقى مجبرين بقى قام ليبي بوشي ما يوتوا واجعل لي وزيرا من أهلي بقى برشتكم بو بنير لم أهلي خم هارون أخي يا ربي هارون أخي أشدد به أزري بو وأشركه في أمري با كومكي كارم بلم إيشاع لم كار قوريا بوشي أمبكا كي نسبحك كثيرا أي خوايجان بو أوي تسبيحاتي تو زور زور كين كواتا هركاتي خيزان هموي إيمان دار بو تسبيحاتي زور زور بي زور بركة داري شبيت وقتي تون منالا كانت خيزانكت كچكت كركت زاواكت بوككت نيوشكر بون زور صالح بون قرآن خوين بون أو دعاكت جيرا بو أو بيغمري دعاي كردو بو تويشي كردوها لما لكي تويشا بدعاي حال قبول بوا كي نسبحك كثيرا هركاتي خيزانة جيشنا أو بيكوا حسب قشتي عمرب كان بيكوا تسبيحات كان بيكوا مجلسي ذكريان هبيت بيكوا قرآن خوي الدنيا هبيت
كي نسبحك كثيرا گەیشتونەتە لوتکەی سعادەتی خێزانی وەلەو کان زۆر فەقیر و کەم دەست بن وەلەو کان نەخۆشیان تیابێ وەلەو کان کێشەی زۆریان هەبێ بەس مادەم ئەهلی تەسبیحاتن زۆر بە تۆکمەی ماونەتەوە مژدەتان لێبێت كي نسبحك كثيرا ونذكرك كثيرا ذكري يعني تأكيد كاتەوە قورآن کە ذکر گەورەترین ترۆپکی خێزانی و بەختەوەری خێزانی بریتێ لە ذکری خوا تەسبیحاتی خوا نوێژکردن بە یەکەوە عیبادەتکردن بە یەکەوە ئەمەیە ئەو ئامانجە ئیمانی کە ئەبێ خێزانی لەسەر دروست بکرێت و خێزانە بێ بگاتە ئەم قۆناغە گەورە و ئەم شتە باڵایی کە پێوترێ ذکری خوا و کۆڵەکەی دینەی کە پێوترێ نوێژ و تاعەت و عیبادەتی خوای گەورە قورآن ئاماژەیەکی زۆر ورد و دقیقەکە بۆی کە نەکەن فەرق و جیاوازی لە بینی براکانە لە بینی خێزانە دروست بکەن چونکە کێشەی زۆر گەوری لەسەر دروستە بێت خۆشەویستیەکی زیادەی حەزرەتی شوعەیب بۆ کێ بۆ حەزرەتی یوسف بۆ هۆی ئەوەی کە ئەو ناخپیسیە لە براکانیا دروستکە هەر یەک تۆس ئیحتیمامی زیاتر بە مناڵێکت ڕەنگە کێشەیەکی زۆر زۆر گەورە لای مناڵەکانە دروستکە چکە مناڵەکەت کچەکەت کە هەستی کرد نەقسی خۆشەویستی هەیە ئیحتیمامێکی زۆر بە کوڕەکە دەی بەس بە کچەکەی نادەی یا بە یەکێک لە کچەکانی دەی بەس بەم کچەی تریانی نادەی ئەوە بۆی هەیە تووشی هەڵدێرێکی زۆر قورس ببێت زۆر گەورە ببێت ئەو ئاماژە قورئانیانە چۆن تۆکمەی ئەم خێزانەمان پیشانەیات خێزان وەک ینی بڵین لە ژیانی تاکە خێزان زائیدەن دواتر اینجا قوتابخانە و یەکە پەروەردەیەکانی تر خێزان گەورەترین قوتابخانەیە بۆ پەروەردەی تاک ینی ئینسان ئەگەر لە خێزانە پەروەردە نەکرێت دایک و باوک کە خوای گەورە وەکو بەخشێکە یا بە هەر کەسێک بە تاکێکە لە دایکە بێ لەوێ پەروەردە نەکرێ مستەحیلە لە دەرەوە ینی بە هەڵا و خەڵکیشی تر پەروەردەیەکە ینی ئێمەمانان کە ینی بە خەمی ئەو پرۆسەوەین پەروەردەکردنی گەنجێک یان کچۆڵەیەک یان کوڕێک بەڕاستی لە خەمی کۆمەڵگەین ینی خێزان هەڵبەشێتەوە حتمەن بەڵێ کۆمەلگا و تاکەکان لی زەرمەند دەبن کەسێک کەسایەتێکی لاواز و کەسایەتێکی مشاغی بۆ ئەوەی هەبێ لە ناو کۆمەلگایە طبعاً کاریگەری هەیە بۆ سەر کۆی مجتەمع و ئێمە ژۆک و مسلمانێک طبعاً لە خەمی ئەوەیان طبعاً بە تەئکید دایک و باوکە بێت لە خەمی مناڵەکانیا بێ و پەروەردەیان بکە ئەم خێزانە بە ئەرکی تایبەت بە ئەرکی سەرەکی خۆی هەستێ خۆ ئەگەر ئەوە نەکات طبعاً لە دەرەوە پەروەردە ئەکرێت چێتە قوتابخانە قوتابێکی هاوڕێی پەروەردەیەکا بۆ دواتر لە بەلا ڕێ ئاچێ لەبەرەوە خۆ تۆ ئەبێ خۆت وەکو خێزان یعنی بە ڕۆڵی خۆت هەستی ئەگەر وەکو باوک یا وەکو دایک ئەگەر ئەمانەکەی کەسێکی تر پەروەردەیەکا دواتر هەر تۆ ژیرۆدە ئەبی بەڵێ زیانەکەی تەمان بنەماڵەکەی و خێزانەکەی باوکو دایک پێی ینی ناخۆشە بۆی کە بەڵێ دایک هەیە ینی دایکایەتی ناکە یا باوکەی باوکایەتی ناکە ئەرکێکی قورسە دایکایەتی و باوکایەتی ینی گەنجەکە ژنێنێ ئەبێ بزانێت کە یا کچێ شووەکە بێ بزانێکە ئەرکێکی زۆر گەوراکەوێتە سەری کاتێ مناڵیە بێت بە تەئکید من زۆرم پێ سەیرە ینی دەست خۆش بێ زۆرم پێ سەیرە باوکێک یان دایکێک لە مەسلەی باوکایەتی و دایکایەتیە نەخوێندنەوەیەک نەپرسیارە لە کەسی پسپۆڕێک ینی بە دوواداچوونێک ئامادەیە بۆ ینی بۆ سیارەیە کە ئیکڕێ ینی چەندین پرسیار بکات چەندین بۆ وانەی کە لە سیارە و مەعرەچیوانە بەڵام بۆ کوڕێکە ئێوە پەروەردەیکا بۆ کچەکە ئێوە پەروەردەیکا ینی پرسیارێک ناکە یان نایاتە دەست پەروەردەکارێکی بەڕێز ینی کەسێک بیزەبت ئەمە زۆر گرنگە ینی سە کتێبخانەکانمان کە ئێمە خۆمان لە ناو کتێبخانەین ینی کە خوێنەرەکانمان زۆرتر گەنجەکانن ینی ئەوەی کە ئیبینین ئەوەی کە ئیبینین یان ئەوانن کە زۆر ینی بەدین و مسلمان و ئەوانن ینی بە دوای قیامەتیانەوەن ئەوەی کە ئەبینی کتێبە دەرونەکان زۆر ینی خوێنەریان هەژارە ینی خوێنەرەکانیان کەمن ینی بەنەوەیەک چۆنەڵێی هەستەکەی ئەم کتێبانە کەمترە ڕۆن ینی ئێمە خۆمان هەستمان پێ کردووە لەبەرەوەی کە بەڕاستی دایک و باوک لە خەمی پەروەردەی مناڵەکەیان نییە و بە دوایان ناچێ ئەمە زۆر گرنگە کە ئینسان ڕۆڵێکی بوون بووی بە باوک ئەبێ بخوێنیتەوە لەسەری کاریگەریت هەبێ ئەنی لەسەر کوڕێک بەڵێ بە تەئکید طبعاً کە خوێندنەوەی هەبوو بەستەکە
تاوان ئەوەش دروستە بێ هەم هاوڕێتیەکە هەم پەروەردەیەکە ئاگەی لە کەم و کورتیەکانە بێت تاوان هەمومان بێ مامۆستایەک و ئوستادێکمانە بێ لە بابەتێکە یعنی کەسمان کامڵ نین لەوەچێ لە شتێکا باش بین زۆر بەڵام لە هەموو شتێکانە جایتر ئەوەیە هەرکەم تازە من ئیسفادە لە تۆڕێستەکەم لە زۆر شتا تۆژی ئیسفادە لە ئێماکەی لە زۆر شتیتر ینی هەموو پێویستمان بەیەکە لەبەرەوە ئەگەر ڕۆڵێکی تازە هاتە ژیانی منەوە ئەبێ کە ئاگایم کەم بوو بۆی ینی ئیش لەسەر ئەوەی بەڵبال ئەوە هیچ بە تەکیید بەس ینی کار لەسەرەوە نەکەین دووبارەی شتەکان بکەینەوە ینی با بزانین ئەم شتە علمیە ئەم شتە ئەم بۆ دابوونەری ینی سەر زۆر جار هەیە پەروەردەی مناڵەکە لە دەست دابوونەری باوکم چۆنی کردووە ئەمە تاوان شتێکی باش نییە هەموو دابوونەرێتێ باش نییە و هەموو بە دوواداچوون و لاساییکردنەوەیکیش باش نییە.